قسە لەسەرەوە بکەین دەرەنجامی دەوڵەتنەتەوە خودی ئەو دەوڵەتەی کە دروست بووە لە دوای اتفاقی وستفالیاوە ئەو دەرەمانجەی خوارد هێناتەوە ئاڕوەکەر بە وردی سەیری مێژووی ئەم ناوچەیەکەن بۆ ڕۆژهەڵاتی ناوین بە تایبەتی کاتێ کە قسە لەسەر دەوڵەت دەکەین و قسە لەسەر مۆدێرنەتەی سەرمایهداریەکەین و پێمان وایە کە دەوڵەتنەتەوە شتێک نییە لە دەرەوەی ئێستنتاجی بڵێن سەرمایهداری واتە چۆن دەوڵەت بووە بە هۆکارێ بۆ پاراستنیان سیرکە ئەو لە ناوچەکان دەرەنجامی سیاسەتی لە توپەتکردنی کەڵتوری گەلانی ئەم ناوچە ناکۆکیەکانی هندستان شەڕی چەندین دەیە هندستان پاکستان ناکۆکیەکانی بیابانی ڕۆژاوا لە نێوان مەغریب و سەحرا ناوچەی ئۆبگرۆی لە چین پاکستان و ئەفغانستان عێراق و ئێران کێشەی ناگۆڕنە قەرەباغ ئازربایجان و ئەرمینیاوەی کە لەوێ شەڕی عەرەب ئیسرائیل شەڕی کورد ئێران عێراق تورکیا سووریا جینۆسایدی ئەرمەن و بەردەوامیان بۆیە چەند گرنگە کەڕەخدە لەو دۆخە سیاسی و ناهەمواری دەرەنجامە خراپەکانی دەوڵەتنەتەوە بکەین هێندە گرنگە بزانین بۆچی لە کاتێکدا ئەم سیستەمە و شێوازی بەڕێوەبردنە دەوڵەت وەک فۆرمێکی ئایدۆلۆژی ڕەواوێ نادەکات یعنی ئەو ڕەوابینەی کە بینمان تەنانەت دەکاتە ئاستی پیرۆزکردن و ڕەوایەتی نەتەوەی باڵادەستی کردو بە ئایدۆلۆژای خۆی ئەوە دەبینین چەندین هەوڵ هاتوۆتە ئاراوە تەنها بۆ ڕوبڕووی ئەو قێرانە کە نکۆڵی ناکرێ کە دەراوێشتەی سیستەمی باڵادەستی دەوڵەت نەتەوەیە لە چەمکەکانی ئەوەی کە پێڵێن ئومەمیە یا دەوڵەت یا عالەمیە تەنانەت دوایش ئەوەی گە گلۆبالیزمە ئەمەش ینی سیرکە دەوڵەت نەتەوە بۆ خۆی لە قەیرانێکی درێژخایانەیە بۆچی کاتێک کە دەوڵەت نەتەوە نەیتوانی وەڵامی پێداویستەکانی کۆمەلگاکان بداتەوە و نەیتوانی پەیوەندی و بەرژەوەندی ئابوورەکانی ئیمپریالیزمیش بپارێزیە سەرەکەی چەندین یەکەی بان دەوڵەت نەتەوە خودی خۆی دروست بووە لەوانە یەکێتی ئەوروپا لەوانە عوسبەت الئومەم لەوانە نەتەوە یەکگرتوەکان لەوانە یەکێتی بڵێن دەوڵەتانی ئیسلامی ئەمانە هەر هەمووی پێمان دەڵێن کە ئەو دەرەنجامێک کە لە دروستبوونی دەوڵەت نەتەوە قوڵقاوە کۆمەلگای بەشەری پێویستی بە وەڵامێکەیە بۆ دەرباز بوون لەو قەیرانانە ناچە ئەم جۆرە لە یەکە بان دەوڵەت نەتەوەیەکان دروست بووە بۆ پرسی ژن یەکێکە لە پرسە هەرە گرنگەکان چکە سەرجەم قەیرانەکانی کە کللتوری دەوڵەت نەتەوە بەسەر مرۆڤ و مرۆڤایەتیدا بەسەر مرۆڤ و مرۆڤایەتی و کۆمەلگاکانی داخۆڵقاندووە بناغی خۆی لە کۆیلەکردن و بێڕۆڵکردن و بە کاڵاکردنی ژنەوە دێنێ هەموو ئەو قەیرانانی کە باسمان کرد قەیرانی نەتەوەی قەیرانی چینایەتی بناغی خۆی لەو قەیرانەوە دێکە وەک کودێتایە کللتوری دەوڵەت نەتەوە لە زەمەنی دەوڵەتی ڕاهبی سۆمەرەوە بەسەر ژنیاندا هێناوە و دواتریش بە شێوازە سەحربازیەکەی خۆیان پێشیان خستووە و هەتا قۆناغی ئەمڕۆژمان بەردەوامە کەواتە بۆ هیچ سیستەمێک چ کۆنفیدرال بێت چ فیدرال بێت چ نەتەوەی بێت چ هەرچ سیستەمێک کە تێیدا ژن ئازاد نەبوو ژن بە مافەکانی خۆی نەگەیشت کێشەی ماف و سربەستی ئافرەت بە باشی تاو توێ نەکرا ژن لە نێو بوارەکانی ژیاندا لە نێو بەڕێوەبەرایەتیدا لە نێو کۆی پرسی خۆ بەڕێوەبردننی دیموکراتیدا ئەگەر ژن جێگەی نەبوو پێگەی نەبوو پایی نەبوو مرۆڤ ناتوانێت باز لە نەتەوەی دیموکرات بکە بەردی بناغی نەتەوەی دیموکرات بە ژنی ئازاددا تێپەڕێ نمونەی شۆڕشی ڕۆژئاوا ئەو مۆدیلە ژیانیەی کە ئەمڕۆ لە ڕۆژئاوای کوردستاندا هەیە کە ئیلهامی خۆی لە کللتوری نەتەوەی دیموکرات و لە سیستەمی کۆنفدرالیزمی دیموکراتیدا کە ئەمڕۆ پێکەوە ژیانێکی تاڕادەیەکی زۆر بەرچاو کە مرۆڤ شانازی پێوکاوە کورد لە ناوچەکەدا ئەمڕۆ مۆدیلێکە نمونەیەکە کە بەڕاستی تێیدا مرۆڤەکان ئاسوودە ئارام خوڵقێنەر بەرهەمهێنەر هاوکات من زۆر جار دەگەمەوە قەنەعەتە ئەمڕۆ ڕۆژئاوای کوردستان بە هەموو کەم و کورتیەکانیەوە لە چوارچێوەی سیستەمی خۆبەڕێوەبردننی دیموکراتیدا لە چوارچێوەی سیستەمی کۆنفدرالیزم دیموکراتیدا لە چوارچێوەی کللتوری نەتەوەی دیموکراتیدا ئەمڕۆ بۆتە ئەکادیمیایەک کە ژن تێیدا پێگەی هەیە ڕێگەی هەیە جێگەی هەیە دەنگی هەیە سەنگی هەیە شەڕ دەکا بۆ ئازادی مۆری خۆشی لە ئێستا و لە مێژوو لە ئێستا و لە ئایندەشداوە پرسی ژن تەمەن خاڵێکی گرنگە دکتۆر ئاماژەی بە خاڵێک کرد لە بابەتەکەی خۆیدا کللتوری دەوڵەت نەتەوە چه ئەخلاقێکی خوڵخاندووە بێگومان بمبورن کام قسێ بکەم بەڕاستی ئەخلاق لە چوارچێوەی هێڵە گشتەکەیدا مرۆڤ دەتوانێت بڵێ بێ ئەخلاقی ئەمڕۆ کردوتە باڵای بەسەر بووە سەرجەم بوارەکانی ژیاندا هەموو ئەو مافی مرۆڤ و دیموکراسیە و پێشکەوتنە تەکنیکی و تەکنەلۆژی و ژیانیەی کە سیستەمی دەوڵەت نەتەوە باسی دەکا
مرۆڤ ناتوانێت بە سیستەمێکی دیموکرات بەناوی بکە بۆ چونکە هیچ سیستەمێکی دیموکراتی ئەگەر ئەخلاق پاڵپشتی نەبێ ئەوە نابێتە سیستەمێکی ژیانی، نابێتە سیستەمێکی کە مرۆڤ تێیدا شکۆمەندی خۆی بپارێزێ. دیموکراسەتێک ئەخلاقی لە پشت نەبێ هەمیشە ئەو دیموکراسیەتە دەبێتە ئامرازێک بەدەستی زۆرە بڵێ و قازانج پەرستانەوە وەک سیستەمێکیش لە بەرامبەر مرۆڤ پەیڕەو دەکرێت. بۆیە ئەخلاق زۆر گرنگە لە کللتوری نەتەوەی دیموکراتیدا ئەخلاق بە بنەما گیراوە. دەرفەتە بێ ئیشەڵڵا ڕۆژێک هەر لەم شارەدا حەز دەکەم لەسەر چەمکی ئەخلاقی نوێ ئەخلاق چۆن دەبێت وەک پایەیەکی ژیانی سەیری بکەن. حەزەکەم سیمینارێک بدەم لە ئایندەیە چکە بابەتێکی زۆر گرنگە. مەسلەی گۆڕەپانی سێەم پێشتر لە کللتوری دەوڵەت نەتەوەیە ئاماژەمان بەچی کرد وتمان حیزب هەیە، پارتی سەرشێت هەیە، هاوکات ڕێکخرا و گروپ و ڕەوت و کۆمەڵی بێناوەڕۆک هەیە. لە بەرامبەر ئەمانەدا بەڕاستی گۆڕەپانی سێەم زۆر گرنگە. یەکێ لە پایەکانی کللتوری نەتەوەیی دیموکرات یاخود کللتوری سیستەمی کۆنفیدرالیزمی دیموکراتی بریتە لە گۆڕەپانی سێەم. ئێمە ئەم گۆڕەپانە چۆن بەجێ بکەینەوە؟ تەمان گۆڕەپانەکان ئەمڕۆ لە دنیای ڕۆژئاوا و لە دنیای ڕۆژهەڵاتی ناوێنیشدا ئەو سیستەم و مۆدی لە دەوڵەت نەتەوەی کە هەیە سەرجەم گۆڕەپانەکانی داگیر کردووە. ئیترم بۆ گۆڕەپانی ئەدەبی بێ، گۆڕەپانی پەروەردەیی بێ، فێرکردن بێ، گۆڕەپانی سیاسی بێ، گۆڕەپانی میدیایی بێ، گۆڕەپانی هەموو گۆڕەپانەکان ئەمڕۆ قۆڕخ کراون، زەوت کراون. ئەگەر گۆڕەپانێکی چالاکی و تێکۆشانی مەدەنی شەبێ ئەمان جارێکی تر لە ڕێگەی کۆمەڵێک ڕێکخرا و گروپ و تۆڕەوە ئەو هێڵەشیان داگیر کردووە. بۆیە لە نێوان توێژی سەردەست و چینی سەردەست و قازانج پەرست و توێژی ژێرەوەش کە توێژێکە بەڕاستی پێویستی بە ڕێنمایی کردی و بە ئاقاربردنیدایە بەرەو ئازادی، بەرەو ماف، بەرەو ناسنامەیەکی جوانی پیرۆزی شکۆمەندی بە بەهاو پیرۆز پێویستیمان بە گۆڕەپانی سێەم هەیە. چەمکی گۆڕەپانی سێمیش خۆی لە ڕێکخرا و گروپی سربەخۆ و ئازاد و بە فکر و بە عەقڵیەت و بە ذهنیەت دەکات. چونکە کللتوری نەتەوەی دیموکراتی پێشەموو شتێک بۆ ئەوەی قەیرانەکانی کللتوری دەوڵەت نەتەوە بەلاوە بنێ پێویستی بە عەقڵیەت و بە ذهنیەت و بە ڕۆشنگەری هەیە.